سڵاتان لێبێ وە کاشکرای ئەمڕۆ ڕۆژی دیدار و فیستیڤاڵی ڕۆژی هونەرە لە ڕەواندز دیارە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەم دیدار و فیستیڤاڵە بەڕێوەچێت میوانان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان کە زۆربەی ئەو کەسانەی ئێستا لێرە ئامادەن هونەرمەندی شارەکانی دهۆک، سلێمانی، هەلەبجە، کەرکووک، هەولێر، ئیدارە سەربەخۆکان لێرە ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە یەکەمین دیدار و فیستیڤاڵی ڕۆژی هونەر کە هۆبەی ڕۆشنبیری هونەری ڕواندز بە هاوکاری کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ڕواندز ئەم دیدار و فیستیڤاڵیان ڕێخستووە. ئەمڕۆ ڕۆژی یەکەمە، ڕۆژی یەکەم بە کۆمەڵێک گۆرانی بەڕێکرا و هونەرمەندان لە ڕێگای زاری کرمانجی قسەی خۆیان لەبارەی ڕەوشی هونەر کرد و بۆ سبەینێش بڕیارە کاتژمێردا تازەگولینە لەسەر گڵکۆی مامۆستا زرار بڵێم مامۆستا زرار مامۆستای کۆچکردو و ڕابەری هونەر مامۆستا زرار محەممەد مستەفا کە بڕیارە کاتژمێردا تازەگولینە لەسەر گڵکۆی ناوبراو دابنرێت و هونەرمەندان سەردانی گڵکۆی ئەم هونەرمەندا کرد. ئێرە ئەمڕۆ یەکەم ڕۆژ ڕۆژی دیدار و فیستیڤاڵی ڕۆژی هونەر بە کۆتا هات لە کاتژمێر 7:30 خولەک دەستی پێ کردووە و ئێستا کاتژمێرنەوە فیستیڤاڵەکە بە کۆتا هات بۆ ڕۆژی دووەم کە ئەویش چەند بڕگەیەک لە خۆ دەگرێت بە تایبەت دوو بابەتی گرنگە. یەکێک سەردانی مەزاری ڕابەری هونەر مامۆستا زرار محەممەد مستەفا کە دانانی تازەگولینیە لەلایەن هونەرمەندان و بابەتی دووەم پانێلێک بەڕێوەچێت لەژێر ناونیشانی ئایندەی موزیک و گۆرانی کوردی بەرەوکوێ کە سبەینێ بڕیار وایە کاتژمێر 11:30 خولەک بەڕێوە بچی. ئێستاش هەم هونەرمەندان و هەم میوانان هەمیش لەگەڵ سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران لەژێر وێنەی مامۆستا زرار لێرە وێنەی یادگاری ئەگرن کە ئەمڕۆ کۆمەڵێک هونەرمەند لە شار شارستانی هەرێمی کوردستان هاتوونە تا یەکەمین فیستیڤاڵی دیداری ڕۆژی هونەر لێرە لە ڕەواندز. بەڵێ کاماژەم پێکرد ئەمڕۆ یەکەمین فیستیڤاڵ و دیداری ڕۆژی هونەریە لە ڕەواندز ئەمڕۆ هونەرمەندانی لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە باوەشکرد و کۆیکردنەوە بڕیارە بۆ ڕۆژی دووەمیش چەند بڕگەی شتری هونەری لێرە لە هۆڵی ڕۆشنبیری هونەری ڕەواندز ئەم ساڵاچیە بەردەوامی هەبێت کە بەو ماوەی 2 ڕۆژە و یەکەمین جارە ئەم فیستیڤاڵە هونەریە لێرە لە ڕەواندز بەڕێوەچێ لەژێر چاودێری سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران هونەرمەندان وەک گوتم لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان هاتوون لێرە بەشداری لەم فیستیڤاڵ و دیدارە بکەن کە بەلای ئەوانەوە ڕۆژێکی زۆر گرنگە و خۆیان گوتیان کە ئەمڕۆ ڕەواندز وەک هەمیشە کە شوێنی هونەر ڕۆشنبیری بووە ئەم ڕۆژ بۆ جارێکتر هونەرمەندانی لە شارەکانی تری هەرێمی کوردستان کۆکردەوە و بۆ بەیانیش کە ئەو دیدار و فیستیڤاڵە بەردەوامی دەبێت دوای کاتژمێر 2 کۆتایی بەکۆی ئەو بڕگە و بابەتانە و پرۆگرامانە دێت کە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەم فیستیڤاڵ و دیدارە لێرە لە هۆڵی ڕۆشنبیری هونەری ڕەواندز ڕێکخراوە.